سڵاوتان لێبێت نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو بەرز بووە و ئاستێکی پێوانەیی تۆمار کرد. ئەمڕۆ چوارشەممە نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا بەرزبوونەوەیەکی پێوانەیی تۆمار کرد و 74 دۆلاری تێپەڕاند. لا درێژەی بەرزبوونەوە بەردەوامەکانی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا یەک بەرمیل نەوتی خاوی برنت بە 74 دۆلار و 68 سنت مامەڵەی پێوەکرا. هاوکات نرخی نەوتی سووکی تەکساسی ئەمریکاش 66 سنت بەرز بووە و هەر بەرمیلێک بە 72 دۆلار و 78 سنت مامەڵەی پێوەکرا. با گوێرەی راپۆرتی ناوەندە ئابوووریەکانی جیهان خواست بۆ بەکارهێنانی نەوتی خاو لە ئەمریکا و ئەوروپا و ئاسیا بەرز بۆتەوە کە هاوکاتە لەگەڵ ئاسانکردنی ڕێوشوێنەکانی پەیوەست بە هاتوچۆ لە ناوچە جیاجیەکانی جیهان بەهۆی کۆرۆناوە. چەند ڕۆژێکە نرخی نەوت لە بەرزبوونەوەی بەردەوامدایە و نرخی ئەم ڕۆژ بە نرخێکی پێوانەیی دادەنرێت لە چاو ماوەی ڕابردوودا. دوای بەرزبوونەوەی بۆ بەرزترین ئاست ئەمڕۆ بەهای دۆلار جارێکی تر دابەزی. ئەمڕۆ 16 حوزەیران بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی دابەزی و 100 دۆلاری ئەمریکی با 149350 دینار مامەڵەی پێوەکرا. نزیکەی هەفتەیەکە بەهای هەر دۆلارێکی ئەمریکی 1500 دیناری عێراقی تێپەڕاندووە. ئەوەش لە کاتێکدایە لە سەرەتای ئەم ساڵ بانکی ناوەندی عێراق وای دانابوو کە بەهای دۆلارێکی ئەمریکی بگاتە 1450 دینار و لە بازاڕەکانی دراویش بە 1460 دینار مامەڵەی پێوە بکرێت. کاتێکی خۆش.